لێرە ڕادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێزە لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی ئەوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ چوارشەممە 10 ئەیلولی 2025 پێشکەش دەکەین کاتژمێردا با کاتی ناوەندی ئەوروپایە. لا یادی شەهیدی فەرماندا ئەمینە ئەرجیزدا ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە مستەفا قەرەسوو هەڵسەنگاندنی ژیانی پڕ لە تێکۆشان و بە پرەنسیپ و تایبەتمەندیەکانی شەهید ئەمینە ئەرجیز دەکات و ئاماژەی بۆ کرد کە ئەمینە ئەرجیز ڕزگاری تورکیای لە ئازادی گەلی کورددا دەبینیەوە و وتیشی لە بەشداربوونیدا لایەنێکی ئینتەرناسیۆناڵی هەبوو، بەڵام لایەنە بنەڕەتیەکەی ئامانجی ئافراندنی کۆمارێکی دیموکراتیک و تورکیایەکی دیموکراتیکی بوو بە بەشداری گەلی کورد و تورک. هەروە دەشڵێت ئەم تایبەتمەندیەی لە خۆدا ناونشین کردبوو. لە بەردەوامیشدا مستەفا قەرەسوو هەواڵ ئەمینە وەک ئینتەرناسیۆنالیستێک یان بیانیەک نەمایەوە و هەر زۆر زوو لەگەڵ هەواڵانماندا بوو بە یەک و بوو بە بەشێک لە تەفگەر و ڕێخستن و پارتی پەکەکە. لە بەردەوامیدا قەرەسوو هەر لەگەڵ هاتنی بۆ گۆڕەپانی ڕێبەرایەتی لە پاڵویستی تێگەیشتن لە ڕێبەرایەتی دەیویست ئاشنای تایبەتمەندیەکانی گەلی کوردیش ببێت و لە هەوڵدانی زۆردا بوو. دەشڵێت بێگومان هەواڵ ئەمینە پاڵپشتێکی زۆر گرنگی لە تێکۆشانی ئازادی ژن کرد و بە قوڵی لە هێڵ و تێکۆشانی ئازادی ژن تێگەیشت و ئەمەی لە ناو هەواڵەکانیشیدا بڵاو کردەوە. هەر بۆیە بۆ هێڵی ئازادی ژنیش هەواڵێکی پێشنگ بوو لە ناو تێکۆشانی ئازادی ژندا خاوەن ڕۆڵێکی گرنگ بوو. هەروەها دەشڵێت لەسەر ئەم بنەمایە هەواڵ ئەمینە جارێکی تر بەڕێز و پێزانینەوە بەبیر دەهێنمەوە و بەڵێنی بەدیهێنانی پەرۆشی و ئامانجەکانی دووبارە دەکەمەوە. وتەبێژی دەمپارتی ئایشە گوڵدۆغان پەیوەست بە ڕۆژەوەکان کە لە کۆبوونەوەی لێژنەی بەڕێوەبەری ناوەندی دەمپارتیدا تاوتوێکرا ڕایگەان ئەو کۆمسیۆنەی کە لە پەرلەمان دامەزراوە دەبێت ڕێگە بۆ دیموکراتیزە بوون بکاتەوە و دەبێت ڕێگە بۆ گۆڕەپانی سیاسی بکاتەوە لە تورکیا. وتیشی دادگا ساڵانێکە لە تورکیا تەنها وەک ئامڕازێکی سیاسی بەکاردەهێنرێت و هەوڵ دەدەین ئەمە بگۆڕین و دەبێت دادگا یاسا بپارێزێت. هەروەها ڕاشیگەیان بەڕێزۆ جەلان دەڵێت کۆمەڵێک شتی گرنگ هەیە با کۆمسیۆنی بڵێم و دەیەوێت ڕاستەوخۆ لەگەڵیاندا قسە بکات و جارێکی دیکە بانگەواز دەکەین دەبێت کۆمسیۆن ڕێگەیەک بۆ کۆبوونەوە لەگەڵ بەڕێزۆ جەلان بکاتەوە. هەروەها ئایشە گوڵدۆغان وتیشی ئەمە پێویستیەکە و ئەگەر دەتانەوێت با شێوەیەکی سروشتی پرۆسەکە بچێتە پێشەوە دەبێت ڕێگە بە ڕێبەرێک بدەن کە کار بۆ چارەسەری ئاشتی و دەرفەتی سیاسی و یاسایی دەکا. ئایشە گوڵدۆغان هەروە ئاماژەی بە قسەکانی باخچەلی کرد کە ساڵێک لەمەوە بەڕێگەاندبوو با بەڕێزۆ جەلان بێتە پەرلەمان و لەوێ لێدوان بدات و مافی هیوای پێ بدرێت و لە بەردەوامیش داوتی بەڵام دوای ساڵێک چی کراوە. هەروە دەشڵێت پێویستە بۆ ئەوەی گروپی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک کاچەکەکانیان سووتان بتوانن بشنە ناو سیاسەتی دیموکراتیکەوە وەڵامی ئەم پرسیارە لەلایەن سەرۆک کۆمار و سەرۆکی پەرلەمان و باخچەلیەوە بدرێتەوە کە ئێوە چۆن ئەم گروپی ئاشتیە دەهێننە ناو گۆڕەپانی سیاسەتی دیموکراتیکەوە. دەشڵێت لە بەرداوامی قسەکانیدا ئایشە گوڵدۆغان دەڵێت دەبێت زمانی هەڕەشە دژبە دەستکەوتەکانی کورد کۆتایی پێبێت و نابێت یەپەگە پەیەدە و قەسەدە وەک هەڕەشە بناسرێن. هەروە دەشڵێت ئەم زمانە تەنیا ناکۆکی و بێمتمانەی دروست دەکات و پێویستە تورکیا پەیوەندیەکی باش لەگەڵ ئیدارەی خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا دروست بکات و مافەکانیان بپارێزێت. لە کۆتایی قسەکانیشیدا ئایشە گوڵدۆغان ڕایگەیان شاندێک لە هاوسەرۆکانی گشتی و ئەندامانی مەیەکە لە هەفتەی داهاتوو بڕیارە سەردانی دوورگەی ئیمراڵی بکەن.
لە چوارچەوەی فشار و داواکاریەکان بۆ جێبەجێکردنی مافی هیوا سندیکا و ڕێکخراوەکانی وڵاتی ئیسپانیا نامێکی هاوبەشیان بۆ سەرۆکی لێژنەی وەزیرانی ئەنجومەنی ئەوروپا لانبۆرگ ناردووە. لە نامەکەدا ڕەخنا لە تورکیا کراوە لا پێشلکردنی بڕیارەکانی دادگای مافەکانی مرۆڤی ئەوروپا بە تایبەت بەوەی کە تورکیا مافی هیوا جێبەجێ ناکە. هەر لە نامەکەدا ئاماژە بە بڕیاری 2014 دادگای مافەکانی مرۆڤی ئەوروپا کراوە کە دەربارەی دۆسیەی ڕێبەر ئۆجەلان و تورکیا و بەبیرهێنراوەتەوە کە دادگاکە ئەوەی یەکلا کردوتەوە سزای زیندانی کردنی هەتای قورس بە بێدەرفەتی ئازادکردنی بەمەرج پێشلکردنی مادەی سێهەمینی پەیمانی مافەکانی مرۆڤی ئەوروپایە و داوا لە تورکیا کراوە هەموارکردن و ڕێفۆرمی یاسای پێویست ئەنجام بدە. هەر لە نامەکەدا ئاماژە بۆش کراوە کە گرتنە بەرەکانی ئەنقەرا لەبارەی جێبەجێ نەکردنی مافی هیوا پێشلکاریە و بە توندیش سەر کۆنەکراوە. هەروە سندیکا و ڕێکخراوەکان ئاماژەیان بەوش کردووە کە تورکیا وەک ئەندامێکی ئەنجومەنی ئەوروپا و بەربژێرێکی ئەوروپا ناچارە بەرپرسیارەتیەکانی جێبەجێ بکات. لە نامەکەدا هەروە ئاماژە بۆ کراوە کە جێبەجێکردنی مافی هیوا بۆ پرۆسەی ئاشتی و دیموکراتیزەکردنی تورکیا گرنگە و هەروە ئاماژەش بە بانگەوازەکەی 27 شوباتی ڕێبەر ئۆجەلان و بڕیارەکانی کۆنگرەی 12مینی پەکەکە کراوە و بە هەنگاوێکی گرنگ بۆ دیموکراتیزەکردنی تورکیا لێک دراوەتەوە. بە پێشنگایەتی پلاتفۆرمی ڕێکخراوە دیموکراتیکەکان لا دژی قڕکردنی ئیکۆلۆژی لە شرناخ و ناوچەکانی دەوروبەری بادروشمی ڕێگە بە قڕکردنی ئیکۆلۆژی نادەین دژی تاوانکردنی سروش بەردەوام دەبین چالاکی مانگرتن ئەنجام دەدرێت. هاوسەرۆکانی گشتی دەبەپە کەسکن بایندەر و چیدەم گلوکچۆن ئۆجار و هەروە هاوسەرۆکی گشتی دەم پارتی تۆلای حاتم غولاری و پەرلەمانتارانی دەم پارتی چەندین هاوسەرۆکی پارتەکانی دیکە و نوێنەرانی دەستپێشخەریەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ژینگە و ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان بەشداریان لە مانگرتنەکە کردووە. هەروە لە مانگرتنەکەدا گفتوگۆ دەکرێت و باس لە قڕکردنی ئیکۆلۆژی دەکرێت و بڕیارە سبەینێ کاژمێر 11 کۆتایی پێبێ. ئەمێل پەی گەلێ خۆبن ئەمێل پەیدا و دۆزا خۆبن ئەم ژێ نابەگەڕن نەمرن مرنە برامرن کە بشەرەت بێ بەسەیدی ژۆڕە مام نەگونە نەخەی ئەم ناچن ماڵی ئەم ناچن سەر بالگیا جێ خۆ نادەین هەتا ئەوا فاتن سەرێمە بێ ئەمش بێدە نۆچی ئەمن پشخوازایە خوابی هێدی بەستە محاتۆ کەنگی ئەم گۆزی وەدوێنیا دەژانە ئۆشیتێ ئۆرۆگەرگن کۆنێ لەسەر سەلاحەتەوە دار بر دوی وکه کسایتکه وکه مروفکه دهاتا دیتن جبر کو و جواکه ده دستلاتداری تنه بو دولت بیت تنه بو شرط تنه بو تالان کرن تنه بکن ام جواکه که اخلاقی و دموکراتیک شبو مشاندن و مچه و حیا ایرو پیشنگی کریش ایرو پیداجی امه پیشنگی و بکن از دایی که آشتی میں استان آبی دایی که تاشتی زیرا بہتا ہاتی میں اور انسان استیره سبب ادوا دارین برین و تالان کن ویران کن قروچی بن پری بن اسکر بن امر و رسو شرمزار کن دەیان لەو کۆچبەرانی کە بە زۆرەملی لا شاری داگیرکراوی سەرەکانی ئاوارەکراون لە کەمپی نەورۆز کۆبوونەوە بۆ ئەنجامدانی ڕێپێوانێک بۆ ئیدانەکردنی پێشلکاریەکانی دەوڵەتی داگیرکەری تورک و چەتەکانی لا شارەکەیان و دروشمی بەڵێ بۆ برایەتی گەلان و پێکەوە ژیان و هەروەها نابۆ نیشتەجێکردنی چەتەکان لا سەرەکانی و نابۆ فرۆشتنی مڵک و ماڵی خەڵکی سەرەکانیان بەرز کردەوە. یەکێک لە کۆچبەرانی سەرەکانی جەختی لە مافی
هاوڵاتیان بۆ گەڕانەوەیان بۆ ماڵەکانیان کردەوە و ئیدانەی پێشلکاریەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی کرد دژی ماڵ و مڵکی هاوڵاتیان. هەروە لە هەمان کاتدا کۆچبەرانی سەریکانی لە کەمپی واشۆکانی لە حەسەکە ڕێپێوانێکان ئەنجامدا کە دواتر گۆڕدرا بۆ گربوونەوەی ناڕەزایەتی و بە ناوی کۆچبەرانی سەریکانی نەواف حوسێن ئیدانی پێشلکاریە بەردەوامەکانی کردکا لە دژی دانیشتوانی ڕەسەند دەکرێت و وتی دەوڵەتی تورک گۆڕانکاریەکی دیموگرافی سیستەماتیک لە ناوچەکە ئەنجامداوە بە ئامانجی سڕینەوەی بوونی کورد و ناسنامەی کەلتوری کورد. لە کۆتایی وتارەکەی شیدا نەواف حوسێن داوا لە ڕێکخراوە نێونەتەوەیەکان کرد کە بەرپرسیارەتی یاسایی و مرۆیی خۆیان جێبەجێ بکەن و دەستێوەردانی خێرا بکەن بۆ وەستاندنی ئەو دەستڕێژیانەی کە دەکرێتە سەر مافە کەلتوری و نەتەوەیەکانی کورد و هەل لە هەردوو ڕێپێوانەکەشدا بەرجەخکردنەوە لەسەر داواکردنی مافی گەڕانەوەی کۆچبەران و ڕاتکردنەوەی بەبێ مەرجی هەموو دەستڕێژەکانی داگیرکە کۆتایی پێهات. ئاژانسی هاوارنیوز و میدیا عەرەبیەکان دەربارەی هێرشەکانی شەوی ڕابردووی هێزە ئاسمانیەکانی ئیسرائیل بۆ سەر چەند بارگایەکی سەربازی لە پارێزگای حۆمس ڕایانگەیان سوپای ئیسرائیل بە ڕاشکاوی دانیبەوە داناوە. چەند پێگەیەکی سەربازیان لە پارێزگای حۆمس بردومان کردووە کە بە مەبەستی دامەزراندنی سەکۆی موشەکی و دامەزراندنی سیستەمی بەرگری ئاسمانی بۆ سوپای تورک ئامادە دەکران. دەشڵێن کە تیپەی پاراستنی ئاسمانی و کۆلیژی پاراستنی ئاسمانی لە ناوچەی ئۆراس لە باشووری ڕۆژهەڵاتی پارێزگای حۆمس و سەربازگەی سقوبین لە لازقیە بردومان کراون. هەروە دەشڵێن بۆ یەکەم جار حکوومەتی کاتی دیمەشق ناڕەزایەتی دەربڕی و ڕایگەاندووە ئەنجومەنی ئاسایش بەرپرسیارە لە بردومانەکانی سوپای ئیسرائیل لە سووریا. هەروە سەرچاوەیەکیش لە سوپای ئیسرائیلەوە هێرشەکەی بۆ سەرپێگە سەربازیە تورکیەکان پشتڕاست کردوێتەوە بە ئاژانسی کەناڵی عەرەبیەیی ڕاگەاندووە تورکیا هەوڵ دەدات ئیسرائیل بخاتە ناو جەنگێکەوە کە ئێمە لێی ناترسین بەڵام خوازیاریشی نین. هەروە تووشەتی ئیسرائیل جەخت دەکاتەوە کە سووریا نابێت خاوەن هێزی بەرگری ئاسمانی ببێت. نوێترین گۆرانی بۆ یادی هەردوو شەهیدی ڕێگەی ڕزگاری و کادرانی پێشەنگی پەکەکە عەلی حەیدەر قەیتان و ڕەزا ئاڵتون لەسەر کەناڵی یوتیوب ئارت میدیا بڵاوکراوەتەوە. تێکستی گۆرانیەکە لا نووسینی ئەحمەد گۆییە و کاری میوزیک و داڕشنی لەلایەن مرادیا پشتەران و بەنگی ئاگریەوە دانراوە. هەروەها نووری دلۆڤان باژەنینی کەمانچە بەشداری کارە هونەرێکی کردووە. با گوێگیری بەشێک لە گۆرانەکە بین و بەم شێوەیەش دەگەینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆمان بمێنن لا خێر و خۆشیدا.